بەناوی خی بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرە ئەزیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام من دانا محەممەد لاڵقەیەکی نوێی پرۆگرامی هۆڵی پەرلەمان لە کاتی بانگەشەدا بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. خۆتان نەزانن ئێستا لە گەرمەی بانگەشەداین بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لایەنە سیاسیەکان هەر کەسە و هەر لایەنە و بەرنامەی خۆی پێشکەشەکە. کۆمەڵی دادگەری کوردستانیش بە بەرنمەیەکی تایبەت بە ژمارەیەک کاندید لە هەر چواربازنەی هەرێمی کوردستان بڕیاری داوە بەشدارێکی کارا بکات و چاوی لە دەنگی دەنگدەرانێتی کە دەنگی پێبەخشن و کورسیە ڕەشەکانی پەرلەمانی کوردستان بە پرتەقاڵی ئاوەدان بکاتەوە. خۆشەویستان لە ئەڵلقەی ئەم جارەی هۆڵی پەرلەماندا میوانداری زۆر بەڕێز پەیوەند عومەر کاندیدی ژمارە 25 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانیمان کردووە. با پێکەوە بە خێراتنی بکەین بۆ ستۆدیۆی هۆڵی پەرلەمان. فەرموو کاک پەیوەند. سلام علیکم. سلام علیکم. چۆنی قوربان کاکە دانا؟ کاک پەیوەندی عزیز خۆشەویست بەخێر بیت. قوربانی سەرچاوەکانم عزیزی من. تۆ باشی براجان؟ بەخۆر تەندروستی و الحەمدوللا زۆر باشم. لەم کاتی بانگەشەیە کە هەمووان سەرقاڵن و مەشغوڵن و سەردانەکەن و کاری تایبەت بە خۆیانیان هەیە. پەیوەند عومەر وەسعی چۆنە؟ طبعا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب آمين. طبعا ئێمە زۆر دڵمان خۆشە و وەرەمان بەرزە دوای هەوڵ و کۆششێکی باش تەمەناکەین ئینشاءڵڵا خوای پەروەردگاری یارمەتیمان بە. بۆچی؟ بۆ ئەوەی سەرکەوین وەکو کاندیدی سەرکەوتوو بۆ پەرلەمان؟ طبعا وەکو کاندیدی سەرکەوتوو بۆ پەرلەمانی کوردستان و بەتەنار هەر خۆمنا هەم لستەکەم ئینشاءڵڵا ئەبێ بە شانازی و زۆرێک لە هاوڕەکانیشم ئینشاءڵڵا ئەوانەی کە خۆیان کاندید کردووە بە یەکەوە چینە پەرلەمان. ناڵم تەمەنت هەیەوە، ناڵم پیریت، بەڵام وا بزانم با پیریتی. کێشە نییە. طبعا لە هەموو دنیاە بکەرە سیاسەکانە بێت خاوەنی تەمەن بن، خاوەنی ئەزمون بن. سوپاس و ستایشی خوای پەروەردگارەکەم لە تەمەنی 13 ساڵیەوە لە ناو کاروانی ئیسلامی لە ناو کاری ئیسلامیام زۆر قۆناغم تێپەڕانوە و زۆر ئیشی جیاوازم کردووە. سرم بەرز بووە بە هەموو ئەو ئیشانەی کە الحەمدوللا لە ڕابردووە کردومە و جگای شانازیە لەو کاتەوە کە دەستم پێ کردووە بەبێ دابڕان تەنانەت شەویش کە خەوم الحەمدوللا لە ئیشام زۆر جار خەو نەبینم. خەونی گەورە هەریکێ لێمە کاک پەیوەند لە ئەو تەمەنی بەڕێیەکە کۆمەڵێک وێزگە و قۆناغی هەیە گۆڕانکاری ئەکا لە شوێنێک لە ئیشێک لە تەوەجوهێکی سیاسی لە هەر بابەتێ بێ. تۆ پەیوەند عومەر لە سەرەتاوە تا ئێستا لە هیچ قۆناغی لە قۆناغەکانی ژیانە پەشێمان نیت؟ نەخێر لە هیچ قۆناغێکی ژیانم پەشیمان نیم. بە تایبەتی من وەکو پێم وتی من لە 13 ساڵیەوە لە ناو کاروانی ئیسلامیدام زۆر قۆناغی تایبەت بەسەر ژیانی من هاتووە. هەندێک لە قۆناغەکان زۆر بەڕاستی تراژیدی بوون، زۆر ناخۆش بوون، تاڵ و سوێری زۆریان تیا بووە، کەند و کۆسپی زۆر و هەوراز و نوشەوی زۆر بووە. بەڵام چونکە باوەڕم بەوە هەیە کە مەئجوورم خوای پەروەردگار پاداشمان نەداتەوە، پاداشتەکە لای خوای پەروەردگارە بەتەئکید لێ پەشیمان نیم. چونکە عادەتەن خەڵک لە شتی ناخۆش پەشیمانە، بەس من ناخۆشیەکانم خۆشەون. وڵاغڵوو چێ بۆ پەیوەند عومەر؟ وڵاهی طبعا وڵاغلوو من ئەو زێدەیە کە تیا لەدایک بووم و تا تەمەنی 5 ساڵی مناڵم لێوێت تێپەڕاندووە. ئەزمونێکی گەورەیە وڵاغلوو بۆ من، چونکە من وەکو مناڵێکی لادێ تا تەمەنی 5 ساڵی هەرچی ئیشی لادەیە لە شوانیەوە تاکو دارهێنان و بەرپاچ و چێڵان و دروێنە و ئەمانە هەموویم کردووە. واتە من کوڕێکی لادەیی بووم کە هاتمە شار. ئەزمموی لادێم وەرگرت بوو، دوایش بووم بە کوڕێکی شاری. باشە. پەیوەند عومەر وەگوتم جگەلەوەی ئێستا باپیرە بەڵام باوک و دایک چێ لای پەیوەند عومەر؟ ئەزین بۆ پرسیاراکەم چونکە جەنابێت دەست و پەنجەت لەگەڵ ئەدەب و ئەوانەیە نەرمە. حەزەکەم ئەدەبیانە جوابم بیتەوە یان واقعیانە جوابم بیتەوە. دایک باوک لای پەیوەند عومەر چییە؟ دایک و باوک دوو دەرگای باشتن، تاکو لە ژیانان
تۆ هەمیشە لە نێوانی بەهشت و لە نێوانی دنیاە هاتو چۆکیت بەڵای ئاسمان بەهۆی دایک و باوکەوە ڕەنگە بەڵاکە ئەوان بیجارنەوە بە جۆرە لە جۆرەکان لەبەر خاتری ئەوەی کە خوای پەروەردگار حورمەتێکی گەورەی لە دایک و باوکی ناوە بەداخەوە من دایک و باوکم نەمان خۆزگە ئێستا هەمان خۆزگە منیان نەبینی ئەزانم دایکم ئەمەی پێ خۆش نابوو بەڵام ئەگەر بۆم ڕوم کردهات بم کوتای دایکە ئەمەش مشور خواردنە لە خەڵکی ئەمەش چاکەیە کە لەو چاکانێکە ئینشاءڵڵا ئێمە ئیکەین و ئەمە ینی بە جۆرە لە جۆرەکان خزمەتکردنی خەڵکە دڵنیام ئەوژە ڕازیە بوو بۆیە بەڕاستی من لە کاتێکا دایک و باوکم لە دەستدا کە زۆر پێویستم پێیان بوو تا گەورە بیت و تا تەمەنت هەبێ کە دایک و باو لە دەستنی نازانی چی ینی بە گەوری و مناڵی نییە چی بەواناڵی کە دایک و باوکیان لە ژیان ناما و هێشتا لە دەستیان نایەوە وەڵاهی لیانە پاڕێمەوە ڕێزیان بگرن چونکە کە لە دەستدان زۆر شتەیە پەشیمانە بیتەوە بەحساب من لەگەڵ دایک و باوکی خۆما باش بووم ڕەنگە ئێستا هەوڵەتان کە جوانکەین هێشتا ئەوە بڵێم یعنی هێشتا هەر تۆ هیچ نەکردووە بۆیە بەڕاستی بۆی من وەکو منیان لێنەیە من وتم باشش بووم بەحساب بەس ئێستاش شەی وا هەیە نیو سعات بۆیان نەگریم بۆیە تاکو لەگەڵیانە باش بن کەمە دەستکەین بە جدیات و پرسیاری سیاسی و یاسایی ئەمە جدی نەبوو ئەمە بەس دیوێکی کۆمەڵایەتی و پرسیاری ئاحتیاطی بوو باش فەرموو بەسەر کورسی پرتەقاڵی لە هۆڵی پەرلەمان بسم الله بسم الله تامان پێشەوەی دابنیشم باشە من بەمە ڕازی نیم بەچی ڕازی ینی ڕازی نیم ئەم هەموو کورسێ ڕەشتان داناوە بەڵام یەک کورسی پرتەقاڵی خوا پشتیوان بێ زۆری نانەکەن بە کورسی پرتەقاڵی جا ئێمەش مەبەستمانەوەی زۆرینەی بکرێ ئەمە بەس وەکو سمبولێک دامان ناوە بەمە بەستیش کورسەکانی ترمان ڕەش داناوە ئەمانەوێت ڕەشەکان هەموو پرتەقاڵی بکەین زۆر بە چیەکرێ بە هەوڵ کۆشی زۆر و بە دڵسۆزی و هیوادارم هاوڵاتانی هەرێمی کوردستان چی دیکە چاواشە نەکرێن چی دیکە ینی بەلا ڕێدا نەبرێن ینی ئەو دەنگی کە هەیەە دەنگێکی زۆر زۆر گرنگە باخێکی گەورەی هەیە ڕاستەکەی بیدەن بە ئێمە باش بمانکەن بە بەدیری دەسەڵات بۆی لەمە بەدووە دەسەڵاتی ئەمەش ببینە جارە با من بپرسم پەیوەند عومەر بۆ ئێوێ بچێتە هۆڵی پەرلەمان لەسەر کورسی پەرلەمان دابنیشێت و بێتە پەرلەمانتار لە خولی شەشەمی پەرلەمان خێرە چیە مەسەلە ئەزانی چی کاک دانا بەڕاستەکەی هۆڵی پەرلەمان نەک نابێ خاڵی بێ لە کەسایەتی ئاینی یاخود لە پەرلەمانتاری ئیسلامی بەڵکو ئەبێ زۆرینەی هەرە زۆری مەحاولە بکەین بەو پەرلەمانتارانەی کە هەڵگری با بڵێن تەدەیونن هەڵگری ڕوویایی و جیهانبینی ئیسلامین و هەڵگری ئەخلاقێکی گەورن کاڵم ئەخلاقێکی گەورە تکایە ینی با هەڵە تێنەگەن من هەموو خەڵکی هەرێمی کوردستان بە خەڵکیی ئەخلاق بەرزەزانم بەڵام هەوڵ و کۆشیێکی گەورە هەیە بۆ لە ڕێلادان و هەروەها بۆ جۆرێک لە کەدارکردنی ئەخلاقی خەڵک من ئەگەر بنابە چیە سەرمەشقیەوەی کە ئێوە خەڵک بەلا ڕەشەکان زۆر ڕاشکەوەڵم کورسی ڕەشەکان زۆرینیان هەوڵێن کە ئەخلاقی خەڵک لا ڕێدا بەرن ئەم برایشت بۆیە خۆی کاندید کردووە و تەمەناکەم ئینشاءڵڵا کە خۆی گەورە نەسیبم بخاتە پەرلەمانی کوردستان یەکێکە لەو سەربازانەی کە یا سەری خۆم دایانێم یا ناڵم هیچ یاسایەک لە دەرەوەی ئەخلاقیاتی ئەم کۆمەلگایە پێچوانە بە نوسوسی شەرعی دەرچێت جا لەسەر ئەوە پرسیاری تایبەتمە بێ بەڵام جارە با بڵم تۆ باست لەوە ضرورە گرنگە هۆڵی پەرلەمان خەڵکی متەدەینی تێدا بێ ئجا بۆ پەیوەند عومەر بۆ یەکێکی دیکە نەبێ ینی تۆ سوودت چیە بۆ خەڵک ئەزانی چۆنە کاک دانا با دیفاع لە خۆم کەمەوە دەشت ئینسان ینی تەواضع نەنوێنێ باشە ئەزانی چی من پێم وتم من پەروەردەکراوم لە ناو ژینگەی ئیسلامیە من لە 13 ساڵیەوە لە ساڵی 1970 تاکو نەوەتەکان من پەروەردەیەکی ئیخوانی کراوم خەڵک ئەزانێ پەروەردەی ئیخوانی یعنی چی 33 ساڵە من لە ناو تایاراتی جیهادیە کارەکەم 11 ساڵ لەگەڵ مامۆستاکرێکارە حەچی مامۆستاکرێکار لەم کوردستانەیە کردوێتی وەکو ئەزمموی سیاسی ئەزمموی فکری بەندە لەگەڵ بووە 22 ساڵە لە ناو کۆمەڵی دادگەریە ئەزمون کۆوەکەمەوە ئیشەکەم وەکو پێم وتی من کوڕێکی ئیشکەرم
ڕەنگە خەڵک شایەتی ئەوم بۆ بدا لە هەر شوێنێک کە من هەبوو بم ینی توانیومە ینی نوێنەرێکی زۆر باش من نمونەت بۆ هێنمەوە بۆ نمونە من لە کۆنگرەی نەتەوەییە نوێنەری کۆمەڵی دادگەری کوردستان بووم ئێستا ئەوانەی کە لەوێ نوێنەر بوون لاەنە سیاسەکان ئەزانن کە من چەندێک کەسێکی قسەکەر بووم چەندێ ڕای باوا بڵێن ئیجابیم هەبوو بۆ خەڵک فێری نەخوار لە قسە ئەزانی چۆن ئەبێ بە قسەتیان بگەێنین ینی بەلیغ عنی وەلەو ئاە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ینی بیکێنن تۆ ئەی قسە ناکەی چیەکەیت کردار بەڕاستە ئەزانی چی کاکە دانا ئێمە کردارمان هەبووە ئەزانی ئێمە خەڵکێکین بەستە نا دروشم بەرز ناکەینەوە لە تەنیش دروشمەکانمانەوە کرداریشمان هەیە ینی چەند ئێمە بە دەیان ساڵە تەمەنمان زۆر لاوانێ زۆر نابێت لە لای خەڵکانی 30 تا 35 ساڵ لەمەوە پێش بەسەلەن بۆن منەکە ئێمە دەستمان کردو بە کاری ئیسلامی واقعمان گۆڕیوە پێویست بەوە هەیە نمونەت بۆ چیتان گۆڕیوە ڕاستە دەست خۆشەمە بەس پەلەم لێ مەکە باش ئەو کاتە ڕاستەکەی تەدەیون یاخود دینداری لە لاوااسترین حاڵەتی خۆیان بووە ئەو خەڵکانەی کە باوا بڵێن خوان وەکو پێویست پەرستووە من ناڵم نەبووە بەس کەم بووە باشە باش ئێمە لە ماوەی 35 ساڵە ئەم واقعەمان چۆن گۆڕی باشە ئەو کاتە هەر کەسێ سلێمانی بینی بێ دەزانێت کە واقعی شاری سلێمانی چۆن بارگاوی بوو بە تێڕوانینی ئالمانی دوو جۆر ئالمانیمان چەپەکان بەتایبەت چەپ لەلایە کە کوردەکان تەمسیلیانە کرد کۆمەڵی ڕزدەران ڕەنگە چەندین کەسی لەم شاری ئەمە اختیال کردبێ تەقی لە چەندین مەلا کردووە بە تایبەتی ئەو مەلایانەی کە حەق بێژ بوون کە ئەتوانی ینی با بڵێن ئیسلام وەکو جم و جوڵ و وەکو بەدیل پیشان بن دەیان داعی ئێمە لە لادەکانە چەوسێنراونەوە لە مزگەوتەکانە هەموو مزگەوتێک حوزێکی هەبوو بە چلەی زستان لە حوزەکانیان هەڵە کێشان و ئاینەنانە دەرەوە بۆی تێگەشی ڕق بنەوە بۆی ببن بە سینەما بەدەست ئەوە یەک ڕێگەم بدە بەعس کەمی نەکرد بەعس وەکو هێزێکی باسی ئالمانی کەمی نەکرد کاکە ئەوەنە دژە دین بوو ئێوە بیرتان ماوە ساڵی 1970 هەچی بوو کە بەری مزگەوتی شارەکانی کوردستان هەمووی لێ کردەوە بانجی محەممەد نادرا کاک ئیتر دەخۆ لەوە زیاتر دژایەتی تاشوێ بەڵام باشە با پرسیارە بکەین ئێستا ئەو واقع ئەماوە سەیریکە ئەتەوێ بڵی زانکۆی سلێمانی لە هەشتاکان ئەگە وێنێکی بێنە بەرچاوی خۆمان زانکۆی سلێمانی و سەلاحەدین لە ئێستایە کە ئەو هەموو باڵاپۆش و منەقەبەی تایە ئەو ئێوەن تەسیرتان لەسەرم کۆمەڵگەیە کردووە تاان لە تەنیشتی زانکۆ شوێنی تریشت پێڵم بۆ نمونە شوێنێکی وەکو ناوچەی پیشەسازی ناوچەی پیشەسازی سلێمانی ڕاستەکەی خەڵکی متەدەین و بەڕێزی زۆر تیا بوو بەڵام با بڵێن خەڵکی نوێشکەر ئەوانەی کە عیبادەتیانە کرد زۆر کەم بوون بەڵکو ئەو کاتە بەداخەوە سەنعەتکارە بووە مەشروب بخواتەوە باوەڕکە ئەو ڕێگای ئەزمڕا بەم دی و بە ئەو دیویا لە دەباشانەوە تاکو ئەو سەری دوانیوەڕان مەشروب خۆر ڕیزیانە بەس لە ئێستا زیاتر باشە ژوایە بەڵام ئێستا ئەو شوێنە 5 مزگەوتی تیاکە منتیقەی سەناعی کە نوێشکردن تیا غەریب بوو ئێستا 5 مزگەوتی تیا ئەمە یەک دوو لە دەیە هەشتاکانە زۆرینەی هەرە زۆری ئافرەتان لە شارەکانی ئێمە سەرکۆت بوون با بڵێن سەرپۆشیان نەبوو بەڵام لە ماوەی 35 ساڵە ئیشکردنی ئێمە وەکو خەڵکی ئیسلامی وەکو ئیتیجای ئیسلامی ئێستا زۆرینەی هەرە زۆری سەرپۆش بەسەر ئەمە گرنگە ئەمە استراتیژە بەڵام ژیانی خەڵکیش گرنگە زۆر ڕاست ئەی چیتان کردووە بۆ ژیانی خەڵک تەبعەوەی چی ئەکەن ئەوەی کە بۆمان کراوە لە ئاستی حیزبیە زۆرمان کردووە من ئێمە منەت ناکەین بەسەر خەڵکە ئەو دام و دەستگایانی کە هەمانن ڕاستەکەی وەکو ڕێکخراوە خێرخوازیەکان ئێمە ئەو نەمان دەسەڵات هەبووە وەکو لە ئاستی حیزبیە کاکە بەس یەک نمونەیەنمەوە لە نەخۆشخانەکانی ئێمە نەخۆشخانەکانی بەخشینە باشە 1100 کەس دامەزراوە 1100 کەس هەمویان کۆمەڵن
نەخێر هەموو کۆمەڵنی ڕەنگە 100 کەسەکان بە 200 کۆمەڵ ئەوکان دیکە خەڵکێکن حەزەکە بە خەڵک بچێ بیان بینێ بزانە کۆمەڵن کۆمەڵ نین ئەجا لە بارە پەروەردەیەەکە کاکە ئێمە چەند ساڵە دەرگای ئەخلاقی خەڵکمان گرتووە بەوەی ناخلاقی نەچێتە ژوورەوە ئەنی بە زمانێکی سەری حەیڵم بە زمانێکی سادە واتە ئێمە پارێزەری ئەخلاقی کوردەواری بووین کاڵم پارێزەر خەڵک بابەوە تێ نەگا بڵێن خوانەخواستە ئێمە بڵێن وەڵای ئێمە کتومانە خوانەخواستە خەڵکی ئێمە خەڵکیی ناخلاقیە نەخێر ئێمە ئەڵێن خەڵکی ئێمە خاوەنی ئەخلاقێکی گەورەیە بەڵام ئەم کورسێ ڕەشانانەوێ ئەخلاقی تێک بن ئێمە ناڵین باش وت ئێمە ناهێڵین دوایش وت یان سەری خۆمی لە سەردانم یان ناڵم یاسایەک دەربچێکە بۆ دینی خەڵک بە تایبەت پێچوانە بێ بەس من پرسیارێک حەقیت لێ یەکەم کۆمەڵ ئەگەر 15 کورسیش بێنێ ئەگە 20 کورسیش بێنێ لە 95 کورسی لە 100 کورسی هەر کەمی نێوانە ڕاست بە زۆری نتێ پەڕێنی تر تۆ چیەکەی و کاتە طبعاً ئەم پرسیارە زۆرەکرێت پرسیارێکی جەوهریشە بەس بابەت جوابی بەمەوە باش طبعاً کورسەکانی پەرلەمان هەرەمەندە نین بەشێک لە هێزی پەرلەمان لە دەرەوەیە ڕەنگە پرسیارێکی ینی سیر بێ ئەمەوە نیە پەرلەمان بەشێک لە هێزەکەی لە دەرەوەیە بەڵام ئەو هێزە نوێنەرەکانی خۆی نردۆتە پەرلەمان سەیریکە کاکدانە طبعاً ئەم کورسێ پرتەقاڵێک دەنجی حەقیقیە سەرحەت پێت بڵم ئەی ئەوانی تر شەرنی حەقیقی بێ ئەوە چەند وەختە هەر بە تەزویر زۆر جارە چوون باش ناڵم خەڵکیشی تیانەکە بە حەقی خۆی چووە بەڵام ئەمانە دەنجی حەقیقین ئەم دەنگە حەقیقیانە باکەمیش بن لە پەرلەمانی کوردستان هێزەکان لە دەرەوەیە بەشێک لە شەقام لەگەڵ ئەم کورسێ پرتەقاڵیانەیە با من نمونە بۆ بێنمەوە لە خولی ڕابردوو لە کۆتایەکانی خولی ڕابردووە هەموارێکیان ئامادە کردو هێنان بۆ پەرلەمانی کوردستان هەمواری یاسای تونوتیژی خێزانی هەموارەکە زۆر خراپ بوو ئەم کورسێ پرتەقاڵیانە لەناو پەرلەمانە کردیان بەهارە دەستیان گرتن دەنگیان هاتە دەرەوە ئیعلام پێی زانی ئیعلامیش هاتە سەر خەت دوایی خوا پاداشتیان باتەوە مامۆسانی ئاینی هاتنە سەر خەت و یەک جار بوو بە هێزێکی گەورە و ینی ڕای گشتی دروست کرد ئەوانیش پاشەکشیان لێ کرد ئێستا هەماڵیان هاوڵاتیانی خۆشەویست بمانکەن بە زۆرینە خۆ ئەگەر کەمینەش بین دڵنیاتانەکەون چووکە دەنجی حەقیقین ئێمە دەسەڵاتێکی گەورەمان هەیە یعنی ئێمە بەشێکمان لە پەرلەمانی کوردستانی بەشەکەی ترمان لەسەر مینبەرە لێت ناشارمەوە دەسەڵات بەمەبەست دامەزراوی پەرلەمانی لای خەڵک سووک و بێ ئەهمیەت کردو باش باس لەواکە لەگەڵ باسی پەرلەمانێکی باز لە سیارە و ژیانی خۆش و موچێکی زۆرەکرێت لە تۆ پرسم هەر بەڕاست ئەم دامەزراوەی کە لە پشتی جەناب تۆ لە هۆڵەکەیە دانیشتووی لە ئەسڵا گرنگە بۆ خەڵک بەڵا زۆر گرنگە چونکە کاکەدانە ئێمە تاکو ئێستا بەدیلی پەرلەمان هەر پەرلەمان ینی بەدیلێکی ترمان نییە چۆن گرنگە سەیریکە یەکێتی و پارتی ڕاستەکەی نێتیان باش نییە باشە و ئەبێ هاوڵاتیان بزانن ئەلمانیا دەگەر لەسەر ئاستی فکر و لەسەر ئاستی حیزب شکستی هەنابێ لەسەر ئاستی دەسەڵات ماوە واتە ئەم دەسەڵاتێکی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە دەسەڵاتێکی ئەلمانیە دەسەڵاتی ئەلمانی هەر بەخۆی نێتی باش نییە لەگەڵ گرفتی چێ دەسەڵاتی ئەلمانی بۆ ئێمە ئێستا ڕوونیەکەمەوە جگە لەوەی کە ئەم با بڵێن دەسەڵاتە بۆ خۆی نێتی باش نییە کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتی باشە کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتی بە تایبەتی نەتەوە یەکگرتووەکان ئانەوێ کۆمەڵێک بابەت بکەن بە واقع لە ناو هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە بابەتی جەندەر و بابەتی هاوڕەگەزخوازی و لە ناویشانە ئەم بەرکەوتەی کە ئێستا باسێکردن باسی تونوتیژی خێزانیەکەن ئەیانەوێ ئەمە بکەن بە یاسا چۆنەکرێ بە یاسا خۆر نایەن لە بەهەوانتە بڵن کاکەوە یاسا و بینێرن بۆ محکەمە و خەڵکی پێ محکەمەکەن غێر ئەبێ یاسای بۆ دەرکەن لە پەرلەمانی کوردستان ئەم کورسی ڕەشانەی هێنن بۆ ئەوێ باشە ئەم کورسی ڕەشانە وەکو ڕەشنووزە هێنن بۆ ئەوێ ئێمە لێوێ نایڵین نوێنەرەکانی ئێوە نوێنەرە حەقیقیەکانی ئێوە ئێمە لەوێ دەستیان نەگرین کاکەدانە ئێمە کاڵین پەرلەمان مهمە پەرلەمان گرنگە بۆیە ئەڵێن گرنگە ئەڵێن بابە یاسا ئەگەر لە شوێنی خۆی ئەگەر لە پەرلەمانی کوردستانە دەستی بۆ بەرز کراوە تۆ ڕێگری لێ نەکرد بوو بە یاسا هی لە ئەبێ هەموو محکەمەیەکەمە جێبەجێکە ئەبێ لە تەنیشتی خۆی داینێ
تەنانەت ئەو حاکمەی کە سەری بە بەرماڵی شەوە ڕواو کە پێشی خۆش نیە ئەبێ جێبەجێ کە من و تۆی هاوڵاتیش کاچینە بێ بە محکەمەمان کرێ ئەڵێن لەگەڵمان بن بۆ ئەوەی لەوێ دەستیان بگرین ئەگەر لەوێ دەرچوو ئەم یاسایە دەرچوو بەخوا هەموو خەڵکی بچێتە سەر شەقام خۆپیشاندان بکە تازە یاسایە ئێستا ئێماڵێن مهمەی پەرلەمان بە زۆرینە و کەمینە نییە با لێرە ڕاستکەشم بۆ پرسیارێکی تر ئەگەر هەڵبژاردننی ڕابردوێن پەرلەمانی کوردستان وەربگرین ئەگەر نیسبەتە ڕاستەکەی وەربگرین نزیک بە لە 65 بۆ هەفتای بایکۆتی کرد 30 بۆ 35 دەنگیدا ئەوەی کە دەنگ نادات چارەسەرە یان دوجارە و کورسی ڕەشانە هەر شتێکیان کرد بە یاسا بێ ئەوانەی کە دەنگیشان نایەوە ملکەت بن بۆی و جێبەجێکرێ بەسەریانە ئەوانەی کە دەنگ نادەنگ و نابارن ینی زۆر بەستنەوە ئەزانی گوناه چییە کاکدان ئازانی حەزەکەم بزانانی ینی ئەمە تێگەشتێکی کۆمەڵایەتیە بەر لەوەی کە ئاینی بێ کۆمەڵایەتیە تۆ سێری کە با دقەتێک لە قورئان بین قورئان کاکە بۆ هەمومان بابەتێکی ناوکۆیە ئێستا هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر خۆی ڕەتی کاتەوە گە ناباوەڕی بە قورئانێ وەنیە خوای گەورە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وتعاونوا على البر والتقوى لبشي دوامي آياتك هر بخيراي ولا تعاونوا على الإثم والعدوان خوي پروردگار داوە لە مسلمانانەکە لە خەڵکی متەدەینەکە لە خەڵکی باوەڕدارەکە کە چاکە سەرخەن چاکە لەگەڵ چاکەیە بن باشە لە بەشی دووەمی ئەڵێ بە هیچ شێوێک لەگەڵ خراپەیە نەبن کاکە ئەمە چۆن نایبەستمەوە بە مۆزوعی ئاین و بەسە ئەزانی چی کاکە دانەجان تۆ کە لەگەڵ خێرا نابی ڕاستەخۆ چیتە بەرەی شەڕ چیتە بەرەی خراپە چونکە لە نێوانی خێر و لە نێوانی چاکەیە شتێکی سێممان نییە تۆ بێ یا لەگەڵ خێرابی یا بێ لەگەڵ شەڕابی خۆ تۆ ئەڵێ کاکە وەڵام من دەنگ نادەم بە تەئکید لانی شەڕ گەوراکەی چونکە تۆ کە لایانی خێرەکە کەم بۆەوە و تۆ دەگەر ینی دەنگت نەدا بە لایەنی خێرەکە ئۆتۆماتیکی بە جۆرە لە زۆرەکان وەکو وایە کە بچیتە بەرەی شەڕەکەەوە بەش خراپەوە هەڵی پەرلەمان زیاتر دەوترێت بۆ خۆ عرضکردنی ئەندامانی پەرلەمانە ئەژنە ئیشە ڕاستەقینەکە لە لیژنەکانە ئەگەر پەیوەند عومەر چووە پەرلەمانی کوردستان جانازەم ئەم شەیە گەرت پێخۆشیان بەڵام گریمان ئەگەر جەنابەت چوویتە هۆڵی پەرلەمان لە ئێستەوە دادناوە بچیتە چ لیژنێک بۆی خزمەت بەدین و ژینێ و خەڵکە بکەی خی گەورە پشتیوان بێ ئینشاڵڵا ئەگەر بچمە پەرلەمانی کوردستان ئەچمە چەند لیژنەیەکی جیاواز ڕاستیکەی من بزانم تەنها دوو لیژنە بۆ دێت پێی پێڕەوە بە هەر حاڵ ینی دوش لێژنەش بێ ینی لێژنەکان هەڵە بژێرم ینی بەتەئکید ڕەنگە لێژنەی ئەو قافم پێ خۆش بێت لەبەر خاتری ڕووی ئاینەکە خۆ تۆ مامۆسایانی نیت مەلانی ئەزانم بەڵام بێرن نەچێ دوجار بژ داعیکی دیندارم و لەناو ئەم کایە ئیسلامیە الحەمدولله ئەزوو منم وەرگرتووە لایەنە دینەکەم پێ خۆشە لەبەر خاڵتی دوو مەبەستی دیاری کراوە باشە چونکە هەموو خەمی هێز عەلمانیەکان ئێستا دووشتە ئەم خەڵکەی ئێمە دووشتی گرنگی بەدەستەوە ماوەکو سەرمایە باشە ئەویش دین و ئەخلاقە ڕاستەکەی وانانەوێ ئەم دووشتەشی لێوەرکردنەوە باشە لە قازانجی یەکێتی و پارتی و دەسەڵات چییە خەڵک دین و خلاقی نەبێ ئەزانی چی لە حەزەکەم خەڵک تێبگەینی لەمە لە قازانجی گشتیان نییە خۆوان قازانجی گشتیان ناوە چەند ساڵە سەرەت و سامانی هەرێمی کوردستان سەرەت و سامانی گشتی نییە بۆ دوو بنەماڵە بۆ چەند کەسێک تێگەشتی بەکاری دێن و ئەوتە خەڵک زاکەیەدەوە تا خەڵک هەواری لێ بەرز بۆتەوە خەڵک برسیە خەڵک مەسەرەن بۆ منە ینی خزمەت گوزاری نییە بەزان جوان لێنە لیژنەی دووەم لەوانەیە لە نێوانی دارایی و لە نێوانی ڕۆشنبیریە یەکی چان هەڵبژێر وەڵام من لەسەر ڕۆشنبیریەکە قسە ناکەم چکە خۆت دەست و پەنجە تیا نەرمە بەڵام لە لیژنی دارایی چیەکەی پسپۆرەکەی تۆ چێ لەو بارەیە ئەزانی چی کاکدانە مەوزوعی دارایی وەلو من دڵنیام لەوەی کە لە ئایندا مەوزوعی گەندەڵی لە هەرێمی کوردستانە زۆر کەمە بێتەوە چونکە مەوزوعی گەندەڵی پەیوەستە بە پارەوە ئێستا پارەکە لە دەسەمان دەرێ هەنرێ و موچە دەچێتەوە سەر بەغدا و ئێمەش کە چوینە پەرلەمانی شڵا پاڵێکی زیاتری پێوانین بۆ زوو تەوتینەکە بکرێ و هەروەها هاوڵاتیان بەڕاستی موچە چی کە مەسەلەن بۆن منە نەکەونە ژێر منەتی یەکێتی و پارتی بە مەوزوعی موچە و ئەو ئیجماعەش ئینشاءڵڵا لە دەست یەکێتی و پارتیەتە دەرەوە ئەو کاتە خەڵک ئەگەر حڕ بوو ئەگەر نەترسا لە قوتی ماڵ و مناڵەکەی بە تەئکید ڕاستەکەی
چۆنەڵی دەنجیشی دلێرترە بێ باش بۆیە پێم خۆشە ئاگام لە مۆزوعی با بڵێن جموجوڵی دارایی و وارەوەها ئەی بۆ پرسیارە لە تۆ نەکەم بەڵێ دوا پرۆژەی تۆ لە کەناڵی ئاسمانی پێیان پێشەوەی بربژێر بیت و کاندید بی بەرنامەی ئاوەدان بێ لە گوندەکان ئەم هەموو گوندەی کوردستان گەڕاویت بۆ نەوت ئەسمە لیژنەی ئاوەدانکردنەوە ئەو معاناتی ئەو گوندانە هەیەە لەوێ خەمێکیان لێ بخۆی تەبان کاکدانە خۆ من لەوانەیە ڕێم بگۆڕێت تاکو ئەو کاتە ڕاست باشە تەبان من چەند ساڵە ئیشەکەم لەسەرەوەی کە لادەکان چۆڵ نەبن ڕاستەکەی پرۆژەیەکیشم ئامادە کردووە ئینشاءڵڵا گەر بووم بە پەرلەمانتارێ بم بۆ پەرلەمان هەر بە شێوەیەکی تەکنیکی باوە بڵێم ئامادەم کردووە کە چۆن لادەکان چۆڵ نەبن و خزمەتی خەڵکی لادێنشین بکرێ بە هەمان ئەو بودجەی کە لە شارەکانە سەرفەکرێ بۆ نمونە مەسەلەن بۆ منە ئەو هاوڵاتی کە لە ئەو هاوڵاتی هەژاری کە لە لادێەوە دێ طبعا کە دێتە ناو شار پارێکی زۆری پێێنێت تاکو خانوێکی تاپۆ بکڕێ ڕێگە بچێت لە قەراغی شار ناچار بەوەی بکە خانوێک بکڕێ خانوێک دروستکە ئەو کاتە حکومت ناچارەکە بەوەی کە خزمەت گوزاری بۆ بەرێ ئەبێ جادێ بۆ بەرێ ئەبێ کارەبای بۆ بەرێ ئەبێ زرابی بۆ دروستکە ئەبێ ئاوی بۆ دروستکە ئەمانە هەر هەمووی بزانە هینەکان چەنێکە ینی بودجێ ئەمانە بودجێ گاندنی ئەم خزمەت گوزاریانە بە ئەوان تێگەشتی بودجێکی خەیاڵێ بۆ معلوماتت هەر ئەو بودجەیە ئەگەر حکومت بە شێوەیەکی باش دابینی بک بۆ لادەکان بەسەن هەیە نەخۆشخانەی نیە نەخۆشخانەی بۆ دروستکە هەیە قوتابخانەی نیە بۆی دروستکە هەیە جادەی نیە بۆی دروستکە ئەو خزمەت گوزاریانە بەرێ بۆ لادەکان بە تەئکید کاریگەری لەسەر لادەکانە بێ و لادەکان خەڵک چۆڵی ناکە ئەگەر چۆڵی بکە زرەری چێوەگە ئاوادان بێ سوودی چێوە چۆن کاکەدانا لادەکان ماعیدەی شارەکانن ینی ئێمە بە بڵێن و نەڵێن ئەوەی ئێستا ئاوای لاتوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئەچێت سەوزەشمان لە دەرەوە بۆ هێنێ دەرگاکانی کردوەوە سەوزە لە دەرەوە بۆمانێت ینی میوە لە دەرەوە بۆمانێت ئەم کوردستانە بە پیت و بەرەکەتە ینی ئێمە ئەگەر وا بکەین ینی ئەمری ئەوەی کە پێگوتری ئەمنی خۆراک جا بە قسێکی دەسەڵاتکەم چی ڕێی لەو خەڵکە گرتۆ بچێ و کوردستانە جوان و خاکە بە پیتە ئاوادان کاتەوە و کوشت و کاڵ و زەراعەتی تیا بکە و لە بازاڕی سلێمانی و هەولێر و دووەکە ساغی بکاتەوە ئەزانی حکوومەت ڕێگای لێگرتووە هەزانی چۆن ڕێگای لێگرتووە حکوومەت جگەلەوەی کە خزمەت گوزاری پێشکەش ناکە یارمەتی جوتار نادا بۆەوەی کە ینی ئەو بەروبوومەیە کە هەیەی بە جوانی بەرهەمی بێنێ لە هەموو دنیا وایە یارمەتی جوتیا درێ بۆی کە تۆوێ درێتێ چ زانم کیمیایە درێتێ مەکاینی ئەدرێتێ لا بۆ دنیا وایە باش ڕوویای پێوەمەر بۆ تەواوی کەم ببوورە بەڵام حکوومەت جگەلەوەی کە ئەمە ناکە دەرگای سنوورەکانی تورکیا و ئێرانیشی کردوتەوە بە ئارەزووی خۆی بە هەندێک بازرگانی کە خۆیان پشتیوانی لەکەن و بەرژەوەندی کۆمەڵێک بەرپرسیتیایە بە ئارەزوی خۆیان وەکو بتم سەوزۆ میوە و هەموو ئەوینەکان دێن بەتە چیت سەوزۆ میوەی کوردستان منافەسەی بۆ ناکە کەمتر لێ خولک چکە کاتم نەما ڕوویای پەیوەند عومەر بۆ ینی دادگەری کۆمەڵایەتی چییە؟ بەتەشید چکە لە بابەتە گرنگەکان چونکە ئەو هێزەی من کە ناوی کۆمەڵی دادگەری کوردستانە ینی لە پەیڕەوی ناو خۆیان ئەمە بە جۆرە لە جۆرەکان تعریف کراوە کە ئێمە ئەبێ دادگەری کۆمەڵایەتی پێشە شتێکی دیکە بخەین چونکە ئەزانی چی کاکدانە ئێمە هاوڵاتی هەرێمی کوردستانی هەمومان باشە واز لە ڕوویای سیاسی بێنە واز لە ڕوویای فکری بێنە ئێمە لەسەر خاکێک کەژین کە پێی گوترێ هەرێمی کوردستان و ئێمە لە باشووری کوردستان ئەم خاکەی هەمومانە ئەم بەروبوومەی کە لەم خاکایە هی هەمومانە ئەبێ بە شێوەیەکی دادگەرانە با بڵێن هاوڵاتی لەسەر خاکەکە خۆی بژی و هەروەها ئەوەی کە هەمانە ئەو بەروبوومەی کە هەمانە دەبێ بۆ هەمووان بێ و هەمومان لانێکم ئەگەر یەکسانیش نەژین دادگەر بژین لە ئەڵلقەکانی پێشووە خۆم پێشەوەی کاندیدەکە بێن مێرە لەم تیانوسەیە با بڵێن چەند دێڕێک تایبەت بۆ دەنگدەرەکانی خۆی بڵێت من داوام کردو و کورسی ڕەشانە پرتەقاڵی کرێ بەس جەناوت فەرموورێرە هەم حەزەکەم تۆ لە بری من قسەی خۆت بکەی لەسەر ئەم کورسیە پرتەقاڵی وەکو هێمایەک بۆ فراکسیۆنی کۆمەڵدامان ناوە کە ئەم کورسیانە چۆن زیادە بن ئەم پرتەقاڵی و ڕەشانە بکە و ئەنجا لە تیانوسەکەشە تەوان کاکدانە ئەمە بەڕاستەکەی بە هیمەتی دەنگدەر دوای پشتیوانی خۆی پەروەردگار ئەبێت دەنگدەر هیمەت بکە ئەم کورسە پرتەقاڵانە
نابێ ئاوە غەریب بن غەریب بەزانێت ینی نابێت کەم بن یعنی بۆ خەڵکیی متەدەین بۆ وڵاتێک کە زۆرینە مسلمانە خەڵکیی مسلمانە خەڵکی متەدەینە خەڵکی بە ئەخلاقە وڵڵ عیبە نوێنەر ئیسلامیەکان لە پەرلەمانی کوردستانە کەم بەتایبەتی کورسی پرتەقاڵەکان بۆیە دی من دیفاعی لەکەم ببوورە ئەو کورسە پرتەقاڵیانە ینی لەگەڵ ئەوەی کە دوێنەرەکانی شەڵا خاوەن شکۆن ڕاستەکەی زۆر ڕاشکاویشن لەسەر بابەتە دینی و ئەخلاقی ئەگەر بە ژمارە ئێستا کەم بوو بێ لە 400 ئینەکەیەکە 7 کورسی و 8 کورسی و 6 کورسی خۆی کەم نەبووە مەبەستم کەم نەبوو خەتای ئێوە بووە یا خەتای دەنگدەر بووە ئەزانی توخوا بابا بنێڵێن خەتە کاکە کەم تەرخەمی باشە وڵ کەم تەرخەمی لەوانێ لە هەردوو لامان بوو ئێمە لەوانێ پەیامەکانمان جوان نەگەیشت بێ دروستە و ئەوانیش ینی چۆنەڵی پشتیوانێکی باشیان نەکرد بین بەڵام دڵنیام لە ماڵبژاردنەی شەڵا وەڵام قسەی دڵی منیشە کرد دەفەرموو بۆ دەنگدەرەکانی خۆت پەیوەند عومەر کاندیدی ژمارە 25 چیت هەیە فەرموو ئەبێ لە بیرمان نەچێت دایمە بە ناوی خوا دەست پێ بکەین دەستخۆش پێ بوومان باشە بەرەکەتەکە لەوەیە ئەزانی کە ئاوە سێریشمەکەی تۆزە ناخۆش ئەزانی بەدەم نووسینەکەەوە ئەو ژماری بەرت کەوت ژمارە 25 ئاسایی بوو یا حەستەکرد لە ژمارەکانی سەرەتاوە بووی تا 1 و 2 سێوانە وڵی کاکەدانا تەبان ژمارەش بۆ خۆی بەشێک لە کارەکەیە ینی تۆ ینی ئەنداسەیەک تەزکیەیە بەڵام من لە بەرەوەی وەختی خۆی قورعا کرا ئەوە نییە ینی بە قورعاکە ڕازی بوو بەس کاک پەیوەند ئەوە دەنگدەرە 2025ەکە بە 1 و یەکەکە بە ژمارەیەکشما پێ بڵم بەهایکی جوانی هەیە 25 دیناریەکاندا نەبیرماوە ئەوەی ئەسپەکانی تیابوونەوە عملەیەکی گەورە بوو سعب ئێستا ژە و ئافرەت و پیاوانی کە خوێنەوەریان کەمە بە 25 لە سوورەکە ئەو جا سوورە ڕقەمەکەی منە ئەوە ڕقەمەکەی تە ژمارەکە و بینەکە و نووسیتە لەسەر باشە تاوە دەستخۆش بە هیوای سەرکەوتن بتبینینەوە لە هۆڵی پەرلەمان بە جددی ئەوانی لێوە وتت بە کردداری بینجددی ئەزانی چی کاکدانا من زۆر کەم وعدەیەم بەڵام ئینشاڵڵا سەحابی وعدی خۆ خۆشەویستان وەک ئەو قسانەی کاک پەیوەند هاوکار و ڕۆژنامەنووس لە کەناڵی ئاسمانی پەیام وتی و من لێرە شەوەکو و مامۆسایەکی خۆشم هەر سەیریەکەم لە بواری ڕاگەیاننا بۆ ئەوەی کە کورسیە پرتەقاڵیەکان زیاد بێ و کورسی ڕەشەکان کەم بێتەوە با دەنگەکانتان بۆ لیستی 147 کۆمەڵی دادگەری بێ لە هەر چوار بازنەکەی هەرێمی کوردستان تا ئەڵقەیەکی نوێی پڕۆگرامی هۆڵی پەرلەمان لەگەڵ کاندیدێکی دیکە هەموو لاک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ سەرکەوتوبی با قوربان زۆر سپاس قوربان سپاس دەکەم